بەڕێزان سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. شیکاری بۆ هەفتەی یەکەمی مانگی چواری ساڵی 2024 دەکەین. سەبارەت بە ئاڵتون پێشەکی دەبینین کە لە کۆمەڵێک سەرچاوی نافەرمیەوە نرخی جیاواز بڵاوکراوەوە لەسەر ئاڵتون. پێشبینیەکان بۆ جۆرن کە بازار ئەگەری هەیە بە گاپ بکرێتەوە، واتە گاپی بەرزبوون کات و ئاستێکی نوێی بەرزی تۆمارکات. لە ڕووی تەکنیکیشەوە دوو ئاست هەیە کە ئاڵتون دەتوانێت پێی بگات. یەکەمیان 243 واتە 2243 پاشان 2275 واتە ئەگەر بێت و گاپێکیش بکات بەرەوسەرەوە ڕەنگە ڕاستەخۆ خۆی بگەنێتە ئاستی تارگێتی یەکەم کە 2243. ئەگەر مەودای گاپەکەش زۆر فراوان و گەورە بێت ئەگەری هەیە تا 2275 بەردەوام بێت. ئەم دوو تارگێتە بۆ ئێمە زۆر گرنگن بۆ ئەم هەفتەیە کە ئەگەر بمانەوە سوود لە دەرفەتی مامەڵەی فرۆشتن وەربگرین دەبێت لەم ناوچانەوە بە دوای سیناریۆکانی مامەڵەی فرۆشتندا بگەڕین کە ئەگەر ئاماژەیەک دروست کات لەو جیانە داخڵ بین، واتە ئاستی ئێستای ئاڵتون بۆ فرۆشتن نابێت بە هیچ شێوازێک. ئەگەرەکانی بەرزبوونەوەی زیاتر لە پێشن ئەم دوو تارگێتەش بۆم هەفتەیە زۆر گرنگن، دەبێت بڕوانین بزانین کە لە کام تارگێتیان ئاماژەیەکی بەهێز دروست دەبێت. ئەگەر لە ئاستی یەکەم توانیمان دەرفەتی فرۆشتن بەدی بکەین و داخڵ بین، تارگێتی یەکەمی دابەزین لە 2243ەوە گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 2210 واتە تارگێتی دابەزینی ئاڵتون ئەگەر سیناریۆکی بەهێز چالاک کات 2210. هەروە تارگێتی دووەم 2195. لەم ئاستە بەرەو خوارەوە بۆ ئەم هەفتەیە زەحمەتە ڕووبدات لەبەرەوەی کە ئەم ترێندە لە پێشە ئەگەری ئەوە هەیە دیسانەوە لێرەوە دەستکاتەوە بە بەرزبوونەوە. بەڵام ئێمە چاوەڕێی گەشتن بە تارگێتی یەکەم و دووەم نابین. ئەگەر بتوت بە داخڵبوونیش بە فرۆشتنیش داخڵ بین بۆ چەند ئۆنسەیەک داخڵ دەبین و دەردەچین لە بازار. ئەگەر بێت و بەرزبوونەوە بەردەوامی زیاتری هەبێت بۆ ئاستی 2275 و لێەوە سیناریۆشی دابەزین چالاک بێت، تارگێتی یەکەمی دابەزین لەو ئاستەوە گەڕانەوە دەبێت بە تارگێتی یەکەم کە 2243 واتە لە 2275ەوە کە سیناریۆ دابەزین چالاک بێت توانای هەیە تا 2243 بیگەڕێنێتەوە. بەهێزترین سیناریۆ تەکنیکەکانی ئاڵتون بۆم هەفتەیە بەم شێوازن. ئێمە چاوەڕێی ئەم دوو تارگێتە دەبین کە تا ڕادێک بەرچاوڕوونیمان بدەنێ و ئاراستەی سەعرمان بۆ ئەم هەفتەیە بۆ یەکلایکەنەوە. شیکاری دووەمان لەسەر یۆرۆ بەرامبەر بە پاوەند ئەگەری هەیە لاوازی زیاتر بەخۆ ببینێت بەرامبەر بە یۆرۆ. ئێمە لێرە زۆنێکمان دیاری کردووە کە لە 85 تقریبا دەست پێ دەکات. لەم زۆنەوە یۆرۆ بەرامبەر بە پاوەند دەتوانێت بەرزبوونی زۆر باش و گەورە بکات کە تارگێتی یەکەمی بەرزبوون گەشتن دەبێت بە ئاستی 0.86 پاشان تارگێتی دووەمی بەرزبوون گەشتن دەبێت بە ئاستی 0.87. ئەم زۆنە زۆر بەهێزە ئەگەری ئەوەی هەیە کە سیناریۆکانی بەرزبوونەوە بە قووەتێکی زۆر باشەوە چالاک بکات و بتوانێت هەردوو تارگێتەکە بپێکێت. شیکاری سێمان لەسەر نازداک. ئێمە لە هەفتەکانی ڕابردوو کاتێک کە نرخ لێرەدا بوو چاوەڕێبووین کە دابەزین کات و زۆنەکە بشکێنێ بێتە ئەم مەنتیقەیە، بەڵام پێش گەیشتن بە زۆنەکە دیسان بەرزبوونی کردەوە. ئێمە چەند جارێک باسی ئاستی 18500مان کردبوو بۆ نازداک کە ئەو ئاستە کۆتا تارگێتی بەرزبوون دەبێت وەگەری هەیە لێەوە دابەزینێکی زۆر باش دەست پێ بکات. ئەم زۆنە تا ئێستا چالاکە 18500 بۆ 18800 دەبینین لێرە گەشتووە بە زۆنەکە و ڕاستەخۆ دەستی کردەوە بە دابەزین بۆ تەواوبوونی سیناریۆی دابەزین. ئێستا سیناریۆی دابەزین چالاک بووە بەڕێزان لەم زۆنەوە، بەڵام بۆ درێژەدان بەم سیناریۆ و تەواوبوونی بە کاملی پێویست دەکات کە ئەم ترێندە بشکێت بەرەو خوارەوە، چونکە لێرە ترێندێکی بەهێزمان هەیە. ئەم ترێندە گەر ببینن لەسەر ئاستی یەک ڕۆژی زۆر بەهێزە، بۆیە پێش گەشتن بە ترێندەکە گەر بێت و دووبارە نرخ بچێتەوە زۆنەکە و دابەزین بکات، ئەو کاتە ئەگەری شکاندنی ترێندەکە بەهێزتر دەبێت. پاشان یەکەم تارگێتی دابەزینیش
گەشتن دەبێت بە ئاستی 18100 تقریبان 18100. پاشان تارگێتی دووەمی دابەزینی نازداک گەڕانەوە دەبێت بۆ ئەم زۆنەی خوارەوە کە لە 17800 دەست پێ دەکات بۆ 17600. ئەم نرخانە وەک چەند جارێکیش باسمان کردوەوە نرخی نازداکی سپۆتن بەڕێزان. نازداکی فیوچەر جیاوازی هەیە. ئێوە تارگێتەکان بەپێی ئەم عەقدە دەبێت دەستنیشانکەن لای خۆتان، نەک بەپێی نازداکی فیوچەر کە لە زۆرێک لە بڕۆکەرەکان تەنها ئەوە بەردەستە. لە دوای شکاندنی 18100 کە تارگێتی یەکەمە دەتوانێت بەرداوامی بدا بە دابەزین تا ئاستی 17800 کە ئەو زۆنەی خوارە دیاریمان کردووە. شیکاری خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون. نازداک یۆرۆ بەرامبەر بە پاوەند، هەروەها ئاڵتون. هیوادارم ببێتە مای سود و قازانج بۆ تەواوی بازرگانەکان. هەر لە خێر و خۆشی دابن.